ومێدی تەمەن 18 ساڵ با ومێدێکی زۆرەوە ئێواران دەچووە لای ڕانەمەڕەکەی با ئامانجی پاراستنیان بەڵام بێئاگا لەوەی لافاوێک دێت نەک ناتوانێ ئەوان بپارێزێت باڵکو خۆشی لەگەڵ مەڕەکانیدا ئاو دەیبات و دوای 2 ڕۆژ هێشتا کەسوکارەکەی بە دوای سۆراخیدا دەگەڕێن. باوکی با حەسرەتێکی زۆرەوە باسی دوایین ڕۆژەکانی کوڕەشوانەکەی دەکات. چوومە خوارێ پێدا قاعەکان هەموو تەبق ببوون کوڕە ئومێد چوومە ناو ئاوێ هەتا ئێرە دەنجی نەبوو کە دەنجی نەبوو گۆتە بۆ خوای پشتیشکانم وتە هەناو خراب هەموو کوڕەکەم ڕۆی ئاو بردی و شوانکارەیی